تكيف نعلم عزيزم جهجران وذات تكي بكيشم عزيزم هناساني سات به لم شعر ميلوديا روحي شاد بما مستع عباس كمندية قورا براسي من يمروها من أوفاز معها سلام بو ايوه هاورياني خوم بو ايوه عزيزاني خوم سرحال وسلامتن اي شكر كسرحال وسلامتن ياخو هميشه سرحال بنو دلتان خوش بيت من راميني منو چهري جاري كيتر للشارع جوانكي سنوا لەگەڵ هاوتیمیەکانم تیمی زایەڵێ هەرمان میوانی ئێوە ئازیزانی میوانی ئێمڕۆمان هونەرمەندە لە هەر ئەنگۆسێکی هونەری ئێوارێ مێلۆدی ساز خاسێکە تەنزیم کونەندەی خاسێکە لە گشتی گرینگتر گۆرانی بێژێ فرە خاسێکە هاوڕێمان بن کە سەردانی ژیانی کەین بزانین چاکە کاروباری چەس لەکوێنا بۆ خۆی خەڵوەتێکەکە لەکوێنا تااقەتی دەرەکە خۆلاسە بزانین چاکات بێنەوە هاوڕێمان بن زایەڵەی هەرمان خۆشەویستم هەروواکە پێشتر عەزم بدە خەمەتەن هاتی لە خزمەتیم هونەرمەندە خۆشەویستەکە وتم هەرە مۆسیقی هونەرێکەوە شاعر گۆرانی بێژ موزیسیەن ئاهەنگساز ڕەفیق خوام کوڕێک خاس ئەوە هەمیشە کەسکەسە سەر شتی کار جدیدیشە هەمیش ئێوە ئەمیش کاک دیلانی نەسیری خاسی سلامتی سلامتی هەڵۆ خاستە هەمیشە بێن خاتان یا خواگەشاوە سلامتی خۆشتان کات سلامتی کۆر عەزیز ئەمە کار جدیدە هەرە وڵا گەڕ بیخەرەوە باگوێچکێکی بێن کۆرە بەسەر چاو قەزای چاوە لەمە بەخێر بێن خێر بینی نازارەکە گیتارەکەی ئەڵبەتە گیتارەکەی وەی شەو خەم و تەنیایی کۆچ و دەردی جیایی دەڕۆم لە وڵاتی تۆ دەمێنم تۆش لەگەڵ یارە تازەکەت دڵە هەوەس بازاکەت چاوە ڕەش و نازاکەت بمێنە نازانم بە کام تەرەف دەبێ بڕۆم تۆ نەبی لەبیرم ناچیتەوە بە هیوام کە تۆ بیتەوە یا ڕەبی چۆن دەبێ دڵت بدەی بە یاریکی هاناسام لێبێراوە لەبەر تاوانی خەم و دەردی دووری هاناسام لێبێراوە
بژی ئەیسا ئەم کارە تازە خەریکە دروستێوانە بەڵێ ترەمە ئەو ئاخرەیە ناو کارەکە چەست ناوی تەنیاییە تەنیاییە خۆش بە حاڵمانێمە ئەوڵین نەفەرگە لێبووین کە گوێچکەماندا پێ عزیزم سلامت وڵا برا قەشەنگ بوو وەلێ شتێ بێژم شتێکی کەمە ئەرێ سای منیش کەمە لە وەسەتەن خۆزانی مشخصە ئێوەش وا فکرەکەن وەزانی سای من کەمە کە بێتە دوو دانا ئەڵبەتە بێش بە من هەر سڵام عەلەیکەمە خەمەت بسم الله الرحمن الرحیم سڵاو و ڕێز و حورمەتمەس لە تەواوی و خۆشەویستانەکە بینەر و بیسەرم بەنامەنە هەروەها دەستخۆشان خۆتانەکەم کاگرامین خۆشەویست هەروەها هاوکار و خۆشەویستەکان و کە بەڕاستی زەحمەتێکێشن بۆ کەلتور و فەزایەک موسیقیایی کە لەناو خەڵکە خۆشەویستەکەی کوردەواریە هەست بۆ چکتین یاخۆشبێ عزیزەکەی من ئێوە هەمیشە بۆ ئێمە زەحمەتکەن کورە ڕەحمەتن عزیزی کاگەڕامیخوا خۆشتان کاکە دیلانگیان خۆت بناسیێنە بەم هاوڕێ عزیزگەدا ڕاحەت و سادە خەریکین قساکەی بێژە پێیان کاکە دیلان چەند ساڵیە لەکوێ پێیا بووگەەوە من لە ناو خانوادەی هونەریە هاتمەسە دنیا کە بە جۆرێ خانوادێک فەرهەنگی بوون هەم لە زەمینەی شێر و ئەدەبیاتە هەم لە زەمینەی خوێندنە هەم لە زەمینەی موسیقاییە من باوکم چۆن بەساز دەفە و کاریە کرد ناو خانەقاگانە معموڵەن لێنا ئیتر ئێمەی جێبەر بۆ فەزا و ئاشناییمان پێیا کرد کە وردەوردە شروعمان کرد بە کار موسیقی جدی هەروەها برای گەورەتر لە خۆشم کاک ساڵوڵای نەسیری کە ئەویش خەمەت فری کردگە بە موسیقی کوردی دوای ئەوە لە خەمەت ئەوانی جابووم بۆ فەزای کارەکان کە هەم من لە خەمەتیە بۆ ئاواز و دیوان و تێئۆری موسیقی و ئەمانە لە خەمەت براکەما بووم دوای جۆیتر بۆ کەشەبێدان بە کارەکانی چونکە تەخەسوسی بنەوەم لە کارەکەی خۆم چوم ئاهەنگسازیم خۆن لە تارانە هەم ساز کەمانچەم دەست پێ کردکە هەم سازە ئەلێکتریکە خزمەتە درێژەی بەرنامەکە ئەژمە خەمەتان ئایساگەر بازم زەحمەت کێشی جووە سوالەکەی من بێتەوەم ڕام مەمنونتەوەم نیشتە سنەمەوە لە سنە بەڵە بەڵێ هەلێنی لە سنە خەنات کام مەحەلە لە مەحەلەی سپوراوە بەڵێ یاخوا کە پێشن بەردەشت جا ساڵی 1365 بە دنیاتم ئەک باو کە 65 بەڵێرەوەڵا 65 من 68م خوا بیزانیەوە بەزانی 55 جا ئەیسا ئەو شتەی لە کاتکە بەسەر منە ڕامین یەک ڕۆژی بێ بەسەرتوە ئەچوای بۆ خۆت لە ساڵمەندادا بوو ڕفێقێکمان بووات بۆلام ئێوەت بۆ هەر سازێک کە کارۆ کردگا من نزیکە 13 دانە ساز لێم بۆ هەر سازێک کە کارت کردگا 13 دانە ساز تەخەسوسی 13 دانە ساز تەخەسوسی ئالێ ئەلبەتە وەختێک کە زەبتەکەم کار 20 نەفەر ئەنجامان بە میکس و مەستر و ئاهەنگسازی و تەنزیم و ئەمانە زەبت و جا 13 دانە ساز بیت و شاعر بیت و ئاهەنگساز بیت و موزیسیەن بیت ئەژێ ڕامین تۆ یەکی لە باشترین ڕەفیقەر منیت و تایسە کارێکی بۆ من دروست نەکردە واسەیانە ئەلبەتە یەک مەسەلەی جێز کاگەڕامین خۆی ئەچێ تێت حوزور پەیاکە دوایە و نامێنێتەوە هەرێسە لە بەرچاومانە قۆڵ بەکاری بۆ بانچاو هاینە خەمەتە من کە هەر کەسێک بلەخەرە گەرەکی بێکار هونەریکە ئەوەی ترکە جنا بۆ ڕەفیق منی بە جۆرێک منە حمایەتمان کردەوە هەر ئیسیدیوەکەمانە خەمەت هونەرمەندگە لە عەزیزە کەسێکە گەرەکیانە کار هونەری ئەنجامن ئینشاءڵڵا بۆ هیچ کە پێش بێت تەسادفە نازانم ئەکەفێتە خوارەوە لە جێگەی دەستیەشکێ پایشکی هەچیشتە ئامانە خۆشەوێتەوە وەلێ
ئەم دەردەم دڵە هەر خاست ناوێ بەعزی ئەوسە هێجران جۆرێکە فەزای خۆشەویستی و فەزای دڵداری جۆرێکە فرێک لەو هونەرمەندەیلمانە یا ئەو کەڵا هونەرمەندەکان کەسمان گشتی بە جۆرێک سمبولیک لەسەر کارێک باڵەوازەیان کردکە لەسەر کارێک ناویان داخستکە ئەوسە کارێک هۆنەری یا کارێک نووسین یا شعرێک یا خوێندنێک ئەوسە 100% سری شتێ لە پشت قەزیەوە کە هەر هونەرمەندێک دنیای متەفاوەتی گێست کە ناو دنیاە تێتە دەرەوە ئەو هۆنەریەیسە بە وەسیلەیە شعرێک بێ مەطلبێ بێ پەخشانێ بێ ڕۆمانێک بێ یا قەتعیک موسیقیک بێ ئەمانە گشتی تەئسیراتێکە کە لەسەر هونەردایانێ یا دەبان جامعی جۆ تەئسیردانێ وەسە کە ئێمە هونەرمەندمانەست مەطلبێ بوچکەی ژێ ئەو مەطلبە بوچکە مەطلبێ بوچکەی ژێ تۆجۆکە حتا لەبان اجتماع و لەبان جامعی جۆ تەئسیردانێ اجتماع ئەوسە کەسێ هونەرمەندێکی گەرەکە کە بێپەروا بێ وەختی ئەو بێپەرواییە لەناو هونەرمەندێکە تێتە دەرەوە خۆت بە خۆت پەزیرای خاصی یەکەن جاروبارێک لە خیابانەوە ڕەدەوی وەختەس سەحنەی گەوینی کە بیرەوەریەکی هەست بووت ئەچیتە ناو فکر ئیتر نازانی های لەکوێنە کاش ئەوانەیە هەن لە لامانەوە ناو خیابان هەرکوێنەست کەمێک تااقەتیان بۆ نەبان شاید کاورا لە جێگێکەوە ڕۆدەوێ بیرەوەریەکی بۆ زیینگۆ بێتەوە دوای 5 سانیە تەق بۆق ناشت لەم دەوە زەمانشە جا دڵخۆشی کەمە کارە شاید بە بیرەوەریەک ئاوا ماوەیەک یەک دقیقەیە شتێک ئاوا خۆشی بێت نێشیونین لێزانی فقط جۆری دیجە ئەیسە بە خاطر ئەم وەسعەتیجە کەیتر خۆتان خاستە زان گرانی و فەزای کە ئیجاد بووە بۆ مردم واقعاً مردمان لە فشارە هونەرێکی ژیانگەرەکە ڕاستەقینە بێ ڕاست بێ هونەری جۆرێک ئەگەر تۆ بی حەساویکەی معموڵەن ئەیژن موسیقی تەنیا زوانێکە کە درۆ نایژێ هیچ وەخت ناتانی بە موسیقی درۆبێژی ئەمە زوانەسە پاشاگە بە وەسیلەی شعرە کە زوانێکتری پێدرێ کابرای شاعر وەختێک مەطلبێگەژێ ئەجێ من ئەم شعرمە نووسیە هەر لە زمان زویجە و شاعرێک کە گەرەکی بووە کارەکەی ئێرایە بە ناو خەڵکە شعرەکەی نووسیە و دایە بە خانەندەیەک وتیکە بیخوێنە یا خۆی گەرێکیوە بیخوێنێ بە جۆرێک نەکریا مردم گوچکیان نەدا بە شعرەکەی شاید بە دکلمەیەک سادە بووێ وەڵێ ئەم ڕاهاتکە تۆنێکتری پێدا سای فرەتر کردکەسە و ئەوسە بووە بە گۆرانی وێژ گۆرانی بێژیش فرە شەرتەکە چۆن پەیدایش 100% ئەوانە مەسەڵەن ڕۆحی شاد بێت مامۆستا حەسەن زیرەک بەڕاستی بەعزی شعرێکی واوتکە کە واقعا جیاوازی دقیقاً مامۆستا حەسەن زیرەکی بەفرێ لە شعرگەر 100% جا هەرایسە پرسیارێکم بوو بێژم پێت ئەم دەردوو شتەیە و تۆ لە بوارێ خۆشەویستیەوە خۆت تایسا عەشق و تەجروبە کردووە وڵا درۆوە بێژن بۆ هەر هونەرمەندێکم نییە بێژی ئێمە هەر کەسێک تعبیرێکی هەست بۆ عەشق بە دایک و عەشق بە باوکۆمانە کارمانیەوانە جیاوازن جێگەی خۆیان هەست عەشق مەعشوق کارێک مەسێژێ عاشقی دەرد گرانێکە وەک پاییز و خەزانێکە پیرت دەکا دڵێت دەبا هەرە سوما و ڕمانێکە لە بیرت دێ ساڵانی زوو چەند دڵما هوارەی تۆ بوو ئێستش هەرە و شێتم گیانە پاشەم چەند ساڵە هات و چوو ئەم کارێت فاقەن زمانی دامنیە سەفرێک یانە پاشەوە چەند ساڵی هات و چوو ئەمە ئاهەنگە کە دامنیە عاشقی سەفرێک چوون بۆ عێراق
چون بۆ بەرنامەی کە ئەجراکەم شاید بێژم 15 ساڵ لەمەوبەر چون بۆ مستحبێکم بوو هەر لە سلێمانیا چون بۆ هێنە ئەو کارە لە ماڵ بەرادەرێکە دامنیا کاکهێمنی ناوە کاکهێمن پەنجوێنی هاتەو لە دەرەوە بوو من لە ماڵیانە بوو مەتر هاتەو بۆ ماڵ ئەم کارمە خوۆن تازە دامنیا و ئەیتر ئایسێجە زەنگم بووە هەرکای زەنگم بووە سڵام عەلەیک ناکە بەردەوەیژێ شقی دەرد گرانێکە ئەو بوو کە خوێندم کە بەڵاو بووە و خەڵکیچ تکا ساڵما بەیەک و دوو قۆڵی خوێندمانە ئەم کارە کە فرێک لە ئەوانە کە خوێنەریش بوون ئەم کاریانە خوێنگەەوە وەسا کارێک کە بەڵاوێتەوە واقعاً لە زوانێک سادە و زوانێک مەتین بۆی ژیریێت تۆجۆکەی تەئسیدانێ لەبان خەڵکی جا ئارامشی سادەتر و ڕەوانتر ساکارتر خۆشترە نیشێت دەقیقەن جا بینەرانی خۆشەویست کاکە دیلان بە خەیاڵی خۆی وازانێت لە پرسیارەکەی من دەرچوو منیش دەبیر نەچوو ئایسە تو بۆ چە گیرۆدا بۆ هینە ئەوە بێژە ئەو دەو شێرەکەم خوێن بۆ دێتر شێرەکەم خوێن تەجروبەت کردگەیانە قەیناگە بینەرانی خۆشەویست من لەم لەحزە گەرەکمە بم بە موجری ئەگەر ئیجازە بن من لە خەمەتانە بم بەڵێ من ئایسە من موجریم جنا بۆ جواب سوالەکان لێیتەوە تەمە ناکەم فەرموو خاص زمانێکەتی بۆێرە دەکلەمە زەبتەکەی ئەو دەکلەمەلە بۆ کێژی دکلەمە وێژیەکان من مەچوو حاشی شتە مەچوو حاشیە ناچم و بەڕاستێژم من دکلەمەکانم تایسە بۆ هیچ کەسێک هیچ کامیم نەوتکە بەغێرەزدانێکی کە پێشکەش بوو بە ڕۆژ لە دایک بوون دانێ عەزیز کە جێگەی سۆزە وەلێ دانێکی بوو کەسێ بوو بە شتێکتر گەڕمە بۆتان ئێمە سوال بعدی ئەیسێ خۆمم جاتێمەوە بۆ پێشکەشکاری من پێشکەشکارم دێ ئەو عشقە تەجروبە بوو گەیەنەوە ئەیسە قسەیەوەتە بۆ بکەم برادێک مانەست کاوی جەر خوێنەرە دانێک لەو کەسێ لەسەر کە هەم سایە خۆشی گێسۆمانە ئزواجی کرد ئەیسە چه شعری جێیشێ شعرەکانی یا وەسف تەبیعەتەکە یا وەسف گۆڵۆگیا و شاغایشم بۆ چه شعری عاشقی ناخوێنی بچکەی وەتی بەخوا ئەیتر قسەی گەروەتی تازە شم خواستکە زاتم نییە لە کوولەکەی جا بانگ بم ئەیزە خۆچکەی وەلێ جووا سوالەکەم بەرە بەخوا تا جووا سوالە نێتەوە ئەو بەرنامە قەت نێتەوە من هەردا خۆم ناسی لە دەورە مناڵیا بە جۆرێک عاشق تەبیعەت بووم عاشق کورد بووم عاشق کوردەوە هەر واقعیەتی ئەو بوو من هەمیشە بازێ وەختیلی جا پێشتێ شعرەکانی جم حتا کارێلی کە خوێندمە بە جۆرێک سەیم کردگە قسە لەسەر ئەرزشبوون ئینسان بێت خۆشەویستیەوەی تر جێگەی خۆی ئەس وەختە ئەسەسان عاشق سازەکەیە وەختە ئەس کابرا عاشق ماشینەکەیە عاشق ماڵیە عاشق کارەکەیە ئەو پێشتر من وتم خۆشەویستی بڵێ خۆشەویستی ئەوە بسما بێمە سەر جێگەکەی خۆم ئایسە من پێشکەشکارم کاکە جواب سوالایتەوە یانە خاصە خۆت خۆشەویستی ئایسە من پێشکەشکارم ئایسە من جنا بۆ چەند دەفە عاشق بووی چەند دەفە دەیمە چوە حاشیە من ئاوایژم تۆ ئیسە ماڵت بێ ماشینت بێ دەبا قسەکەم کەم چوە حاشیە ماڵەوە بێ ماشینەوە بێت هەرچیش دەبێت یەک تۆ نەبێت بە نەزەر من کوچکێکی بە نەزەر من ئاهەنێکی ئەگەر عەشق ناو زندگیتان نەبێ یا عەشقۆ تەجروبە نەکردێت ئایسە دەیەوە چووی بۆ جادە خاکیەکە من نەجێ من جوواوە بە باوەڕی من ئۆشۆ قسەی فرەخاسێکەکە ئۆشۆم فرەخ ئەژێ عەشق شتێکە کە تۆ
زمانی بیریەکەی ڕۆح و ڕەوان و جسم و وەکو نەسیمێک فرن نەرم تەواو ڕۆح و جسم و ئەگرێت البته مطلب یک بیرەوەری تاڵی یا بە بیرەوەری خراوی یا هەر اتفاقی بووگە بەڵێ عەشقم تەجروبە کردو و هەزاران بار شکر بۆ خوا کە منەوەمە تەجروبە کرد بە توا و خاسی و خراویەکانی خۆشە من شتێکتان پێ بێژم ئایسە من جێگەی خۆم سوالەکەم بەرەو بە من لەو کەسەیلە بووم کە خۆشم بە مناڵ ناهات دوای خوا قسمەتی کرد ئێمە کچێکمان بوو لەو ڕۆژە من ئەحساسەکەم یعنی عاشقترین پیاک زەویرم واقعا عاشق کنیشکەکەمم یعنی وەختاس لەسەر کار زەبت کار نەوازەندگی یەکەم هەر شوێنێک حتمما تێتە ناو زێنم کچەکەم کە ئەیتر عەزیز دڵ بابایە خاڵێکی نەسێنێ برای خیاڵم کارابین بۆم سوالە ئەرزشی و مەزەی نەما ماگەی خۆش ئەڵبەتە تۆماتیس قاسەکەی تێوەڵی بژم چا جا کاکە جیلانگیان جاروبارێک وەک شتێ خەڵەتێکەکەی تەخۆتە چی بووی وڵا بەسیگیە حاڵەکەم چە بێژێ ژیامە سەر کارە وەرێتی وێرە لێ تااقەتی دەرەکەی بەسیگیەس شتێک جالبە ئای مزەفەر کامگار تانەی لە موزیسیەنە بەتواناگان کووردە خۆسڵامەتی خۆشبی کە قەرەنەی جلیا خاترێکی گەڕانەوە لێرە هەر دقیقەن ئالۆ شوێنە خاص لێناتە کە ئەیت نازانم ناونیان کوڕەوەی زەماوەنەوەی یا هەرچێکتی ئالێناتێک مامۆستا حەسەن زیرەکە هەر ئالبان ئاوتی کە تاقچە هەست ئالێنا بەنامەیان ئجرا کردگەتەکە مامۆستا حەسەن زیرەکە کە هەمیشە من چه تیم بۆیرە ئەکەفمە فکر ئەو ئجرایەنە کە هەمیشە خاترێک خۆشیەست بووم هەرکایە تێم بۆ محیتە ئەو لەزەتمە پێات هەر بە خاترە بیرەوەریەتی بووێرەیە هەر بەسیگە زەیتر ئۆخساس شەرایەت و ڕۆحیم چە بێیارێ فەزا ئەو فەزا بێ یاگرێکتەوە جێگەی خۆشێکە زانی نیشگەرێکمە لە مۆلا بێنابێن بێ من ئاوا ڕاحەتیان ئەمە قەرارە بیکەن بە شوێنێک فقط مەخصوص هین کەسێ لێ بێ کە سازلیان یانێ هەر ڕۆژ یا هەر ساعت لێرە بەنامەی کونسرت کریە لایف بەس حاڵەتێ وەگە و پۆل خاجوی ئیسفانە ئەیتر تقریبان بێتە مەکانێک بۆ کار کەسکە لەگەی شتە چۆنم شار خەلاق موسیقی شتێجە بووگە جا ئەوە قسێ شارخەلاق موسیقی ماکرس نەبووە شارخەلاق موسیقی و سەبت و یونسکۆ وەمانە ئەمە چۆن بوو؟ شارخەلاق موسیقی وەسە سنەکە هەمیشە بەخاتر موقعیت جغرافیایی منطقەی هۆرامان و منطقەی ساڕاڵ و لۆلۆ منطقەی باندەیلاخۆ ئەمانە گشتیان هاتکن بۆ ناو شارسنە ئاوایلێک ماسەوەیتر لە مەسیرەلا ساتۆجۆکەی باندەیلاخ تەختە بەخاترەوە موسیقی گەڕیانیان فرس بڵێ دوای ویچە گەڕیانمانە دیانەس بان لەم لەوە تۆجۆکەی منطقەی سۆغڕ و کولیایی بەخاترەوە چاڵا تەحریرەکانیان وەختیگە خوێنن تەحریرەکانیان لە تە هەنجەرۆتێ تۆجۆکەی بان منطقەی هۆرامان وشتە تۆجۆکەی ئەوان سایان زیرە ئەکەفێتە تقریبان ئاسمانگەی دەنگ بەخاتر سیاچەمانەی لێکە خوێندگیانە منطقەی ئەم لای ساڕاڵشتە تۆجۆکەی هەوت و ساڕاڵ و منطقەی دیوان دەرەوشتە تۆجۆکەی ئەوانی هەر بەر ئەساس تەختی و
چۆن هەم تەختیێس هەم کێفمانە دیجێز ئەوانیجەرەوە مەسا گیرەکانیشمان فرە حەزەکە بە دیواندەرە بەڵێ ناو دیواندەرەژێت مەسا مامۆستا عەتاوڵا سید منسووریش کە سری لە تەحلیلەکانی کە خوێندیگە شارەی کردکە بەو حتا تەسیری دانیا منتەقەی کە هەنتیا تەسیلەبان حەنجەرە و سەوت و دانێت جا قسەی لەیلاخ لە کوێنەوە خوێنن یاوت و تەختایە حەزەکەن مەسا حەزەکەن هین فەزاگە جۆری ئیجادی کردکە کە گەڕیان فرەتر باوە بێلێنە جا چۆن سەبتە شارە خەلاق و شار خەلاق موسیقیش کە چەند ساڵێکە لە شوونیۆ بوون ئەو بوو کە ڕۆژێکە لە شارداری جۆزنگیاندا بۆ من وتیان بە من وتیان سری پوستر بنێرەوە سری کارە لێکەنجامتاندا من هەم کۆنسرت مناڵەکانم هەنارد هەم گروهی گژمەس کە تەمەنیان 6 ساڵ بەرەوبانن سری فیلم ئەوانیش موسیقات هەست بۆ خۆت کە 6 ساڵ بەرەوبان بەڵێ ئەوی جمە هەست و گروی مناڵانی جمەس و گروی گیش کە ڕەشبەڵەکن هەم خانوێن هەم ئاغا ئەویجە هەر لێنابوو کەمە نمونە کارەکانمان هەنارد بۆیان وایترەوە بوو بەر ئەساس لێمانەی لێ کە دایانیاگا ئەیتر شارەداری و فکرکەم کاگە فەرزادیچ کە زەحمەت کارەکانی کێشە و هەلێرە سڵامەت حاجی میزایی و کاگە سەرکەوت محەممەدیش کە ماوەنەر شارەداریە ئەوان زەحمەت کارەکانیان کردو کە بوو بە شەهرێ خەلاقی موسیقی کاگە بەڵێ سەرکەوت نەجەفی کە ئەوی ژەرمە ئەوەن شارداری ئەیتر زەحمەتیان کێشاو کە ئەم فەزای ئیجاد بوو کە بوو بە شەهر خەلاقی موسیقی جا لە ناو کارەکانە کە بۆ خۆت دروسە و کردگا بەڵێ کامی جیاوازە بۆت کەگە دیلەنگیان وڵا هەر کارێک کە دامنیاگە چه شعری چه ئاهەنگی بۆ خۆم بیرەوەری خۆشی گەست وەسە کە ناتان بێژم ئەم کارمە خاستریە ئەو کارەکەم هەر کامێکی خاترەی خۆشی گەست بووم وی لەو کارێلە کە کارێکە کە 10 ساڵەمەوە بەردامنیاگە بەناو پەریسا کە قەراراوە ماوەیەک تریش بەڵاوی کەمەوە کە بە ئۆرکستری ژەو هەست پەریسا من شەوێگە چون بۆ ماڵ دۆستێکم کە کەنیشکێکی بوو کەنیشکەگەی جۆرێک بوو بەتەک باوکە چکێ بووە قسەیان هاتووە دەرەوە تۆریاوەی ترەمانە لە باوکی تۆریاوەمانە هاتووە دەرەوە هەرچی گەڕیا و بە شۆنیا پایانە کرد و ئەم لاچوو ئەو لاچوو سپەی تایوارە گەڕیاوە شۆنی ئاخیاتووە چەند کوچە خواردسەر خۆیان چوو بۆ لای سوپری پرسیاری کردو توی کەنیشکەکەم ئەوە بەخۆ 13 ساڵیگە بەمان تو شەروەڵات قسە دەرەوە نەتان دیا لێرە و توی بۆ چەنە لەو دەمە سەپۆشتا هات کەسە دەرە و ماشیندایە لێ ماشیندایە لێ منیش بەر ئەساسەوە ئاهەنگی گەمدانیا هەر بەناو پەریسا کەیتر نازانم پێی باشە تۆ ئەرەیتر فۆتی کردو بە زەزوان ئەیتر منی جەوا هەنگمە دانیا بەناو پەریسا وەک تۆم نەدیوە وەک تۆم نەدیوە و نەمناسیوە کار زەریفی گیجا دەستکەی ماهورە کەگەر خوا قسمەتکە یەکەتان خاڵی نەوێتاندا ئاویەری سەربەرز ئاویەری سنەی خوێناوی بەڵێ نەرمەبای فرەخۆشتی سبحی فرەخۆشە بەرەو نیمەڕۆی شەچین ماشەڵایتە خەریکە گەرمەکات جێگەی ئەوەی شەسەکە گۆرانیەک شاد گۆرانیە خۆش ئینشەڵا کاکە دیلان پێشکەشی ناوەتەوەشای من مەکە پێشکەش من نە پێشکەش بینەرانی بەنامەی زایاڵی هەرمان کەیت وەلێ پرسیارێکم بوو لێت کاکە دیلانیان بۆ چە لاشەوەتەوەشامەکەیت یا هەر چاوەواسە لە ئەوە کابرا چوو بۆ سەروازی داویان لێ وتویان بۆ چاکەنی ترفەرێکیان کوتاوە مانەر باز مەڵسا و دوارەی دەستی کردووە کەنین وتویان بۆ چاکەنیەوە تی باوە من قیافەم ڕیچێ جەم خۆرانە و چاومە ئەوانیشانات بیرەوەریە خۆش لەم گشتە کۆنسرت و دەرەوە لە وڵات چوویت و
خلاصەف لە گەڕیاگی بیرەوەری خۆشمان بۆ بێژە بیرەوەری خۆش کە فرە بووە ئیتر ئێمە چۆن کارەکەمان وا بووە هەر وڵاتی چوینە ئێستا چە وڵات ئوروپاییەکان عەرەبیەکان یا ئاسیاییەکان هەر کوێنێکی چوین ئێمە خاترەی خۆش بووە وەرێک خاترێک بوو کە ڕێگا چوین بۆ مەلە لە فکرکەم دەریای باڵتیک بوو بەڵێ کاگە عادڵی شتێکمانە بوو کاگە عادڵم دانیە وتمەوە بە لێباسەکانمەوە پێی منە چم چکێ مەلاکەم فرە دوورە بوومەوە ترە مەلەم کرد و چووم تا گەیممە جێگەیەک چ دیم سای گەورەی هات چتماشام کرد کەشتیە ئەیتر مۆجێ فرێ ئاوردومانە منیش بە پشتەمەلە وتمنەوە بخنکم لەو لای جەو کاگە عادڵم دانیە و کە هۆشی بە وەسایلەکان منەوە بێ لێباس و شتەکەی منیجە پشتەمەلە چوومەوە ئیتر داگەیمەوە ئەو جێگە کاکە عادڵ وێسا و چتماشام کرد ئایا هاوارێکم هەیە لێباسەکانم تەڕ بووە خۆی ڕای کرێسەوە لەوە بۆ پای تەڕنەوێ نەیکردو بە لێباسەکان منیش پیواتەوە لەو ئەیتر لێنا کە قسمەت بوو کە گوشیەکەم سووزیا و ئەیتر ئەوە خاترێک بوو کە ئیتر کاگە عادڵی جەر بەژێر باران ناچوو وتینە من نەمزانیە کە لێباسەکەم دانیەوە هەروە وتم بە بیگەڕمەوە ئەمە بەس مەلێک خۆش بوو ئیتر مەلەکە خۆش بووە لێ بە گوشیەکەت هەیتر چوو بۆ خۆی جا مەلەو شتێش خۆی تر ماشەڵڵا خاسوارەتی بەخوا ئیتر جۆرێک مەلاگەم کە نەخنکم ئیتر خاستم خۆزگەم بێت خۆزگەم بێت برا منە چم تا حمام تەنافێکم پێ وەسڵەکەن ئەژن ناو تشتەکە خەفە نەوی جاروباری ئاوا سێ چوار دقیقەڕای ئەوە تەنافەکە کێشن ئەگەر سابوویتی یانێ ناو تشتەکە خەفەنەوەگەم باوەڕکردی لە دوی چەپکەم نازانم وەک مامۆساگا هەر وەک مامۆساگا جا ئەمە بیرەوەری خۆش حەز ناکەم لە مۆرد بیرەوەری تاڵیشەوە قسەکەین عەزیزی وەختێکی بۆ ئاویێردا منیش بێنادێن بێ عەزیزی شتێک و پێ بێژم گیان شاید باوەڕ ناکەی وەلی ئەوە سرم قاڵا هەموو بوونی تەدریسەوە هەموو بوونی زەبت و هەموو بوونی هاتوچوو بەرنامەم لەوەلا هەنێک مەگەر پێش بێ لە سناپم ئاخر شەوگەلی بێم ئاخر شەو بە ماشین و دۆرێک بمەوە هەراوە هەنا پێم خۆشە بچم بۆ کێف زوو بچم قسمەتەوە لێ من وتم بێم بۆ لێ ئەچین انشاءڵڵا میشین بە یەکەوە بێ خوا قزاکەت یاخوازیمان شاید کەسێک حەزکات بزانێک هێگەلتی ئەویش بێت و ئاوا دۆرادۆر و ماشەڵامەدە محەبەتیان نەس و سلامەت بین بە دڵیانە کارە بکانت یاخوا بمێنی دێ ئاغا گیان من پرسیارێک کەس حەزەکەم بزانم قەی ناگایت جواب پرسیارایتەوە خەینە خمەتە فقط هەرچێکم پرسی جوان نەداوە فقط تا جێگەی کە ڕێگەی بێ بەسەر چاو لە خزمەتە ئەیژم ئاوا تێک شتێکەوە هەست کە نەگەی بی پێ حەسرەتی بخۆی ئێمە چۆن کوردین ئاواتەیەکمانست کە هەمیشا لە دڵ خۆمانە ناکری تێژ بێژین وەرێک شتێک کە بتانی بێژی هەوات بانێژمی خاسترە باش ئارە باش ئاڕیان خۆی ماچێکمان پرسی تۆ بانێژم بازێک شتە لە سێتر هین ئەو دنیای دەرونی ئینسان خۆیە ئێرە بەڵێ نایتە درۆ ئێژم نازانگیان متێری خۆشیان مجەڕەدی وڵا هەر کامێکی فزایك خۆیس ئەیتر بڵەخەرەوە لێک ئینسان وەختی متاهلە ئیتر وارە دنیایەک ترەوێ واردەواوی کە هەر گێگا سەرشانیەوە تێژە و فەزا بگرێتە سۆیتر بەلا هەرچی کە پرسم جوانێتەوە هەرچیە پرسم بە جۆرە پێشنی بەرەو جێگەیەک ترزانی هێتر جواب سوالەکانەوە سەیتدا جێگەیەک بتان سوالەکانەوە نییە منێژم متێری خۆشیان مجەڕەدی
ئەمە کەنینیانی ناتانم بێژم بازی چت گەل باشێتە منیش عزیز وا بۆ خۆمدایەنم کە مجەڕەدی خۆشم ئەرەیترەوە خۆ داکە مجەڕەدینەوەسا وەڵا جا نافاز ئاهەنگێکا بووم تواتیکێکی یاگەبی خوێنم خوێنە چاخوێن تەکەی بناڵم عزیزم جە هجران و دەت تەکەی بناڵم عزیزم لە هجران و دەت تەکەی بکێشم عزیزم هەناسانی سەر تەکەی بناڵم عزیزم جە هجران و دەت تەکەی بکێشم باوانم هەناسانی سەر بعالم بێژن دنیا بێکەسە مەیلی تۆم تەنیا لەعالەم بەسە مەیلی تۆ تەنیا لە عاڵەم بەسە تاکەی جوانم جیاجە بەرزەن کوڵی لەم ڕفێق شەو بەرزەن کوڵی لەم ڕفێق شەو نەخوا بەردار عزیزم نەبانە ڕازی نەفتوای شەرع باوانم نەحوکمی قازی نەخوا بەردار عزیزم نەبانە ڕازی نەفتوای شەرع باوانم نەحوکمی قازی کاکە دیلەنگیان قسە و باسێکت ئەگەر هەست لە تک هەوادارەکانەوە کەسکە لێکە حەز بە مامۆستا دیلانی نەسیری عەزیزەکەن گۆرانیەکانی گوێگرن قسمەت نۆگە لە نزیگە و بتبینن حەزەکەم وەکو ئەوەی کە لە ناو ماڵێکا دانیشکین لە تکیانە وتوێژێکۆ لە تک ئاو کامرا بێت سەرچاو قەزای تۆ من هەلێرۆ سڵاو دەستخۆشانەوە کە سێلاکەم کە بەڕاستی هەمیشە لوتفیان بووە محەبەتیان کردگا هەمیشە تە کارەکان ئێمە چ کار من چە کاگە ساڵڵا یا ئەو کارێلەکە زەبتم کردگە بۆ کەسێلێک یا ئاهەنگسازیم کردگە یا تەنزیم کردگە نە لێرە و دەستیان ماچەکەم هەمیشە محەبەتیان بووە هەمیشە مەطلبێکی جەست کە ژن مردم فرەی لە هونەرمەندگە لە ژن مردم کەملوتف نسبەت بە هونەرمەند وەلێک بەڕاستی من ئەو محەبەتمە هەمیشە لە مردم دیە هەمیشە هەر شوێنێک چووم محەبەتیان کردگە و من هەلێرەوە دەست تەکتەکیان ماچەکەم دەیتر کاکە کورد هەر کورد خصڵەتی محەبەتە هەر واسا بۆ خۆسوس کەسێکە ئەگەر بۆی جیاواز بێت و هۆنەرمەند بێکەیتر جێگەی دە بەرابەرەوێتەوە واسا یاخوا هەمیشە بمێنیت خۆشبی مەمنونتم فرە زەحمەتماندا پێت عزیزی ئاگیان با لەمە زیاتریش وەختۆ نەگرین سپاس بۆ چیشتە خۆشتانکە ئەسلامەت بی یاخوا هەمیشە وێنێت فرە بێ نازارە سلامەت بی عزیزی خۆش خۆتۆ بێت خۆشبی ماڵاوە قەزاو لەگیان خۆشبی بینەرانی خۆشەویست و ئازیز سپاس بۆ ئێوە کە هەمیشە ئێمە بە میوانی خۆتان قبوڵەکەن تا جارێکی تر وتوێژێ لەگەڵ هونەرمەندێکی تر ماڵتان ئەوا بێت
لا ئێوە